بە مەبەستی خۆ ئامادەکردن بۆ یاریەکانی یانە پلەیەکەکانی کوردستان کە بڕیارە لە 27 ئەم مانگا بەڕێوە بچێت، لا ئێستادا یاریزانانی یانەی وەرشی چەمچەماڵ ئامادەکاریەکانیان بۆ گەیشتن بە یانە نایابەکانی کوردستان دەست پێ کردووە. کاپتن و ڕاهێنەری یانەکەش بۆ پەیام دەدوێن و باس لەوە دەکەن مەبەست لە ئەنجامدانی ڕاهێنانەکانی یانەکەیان گەیاندنی یانەکەیانە بە یانە نایابەکانی کوردستان. ئەم ساڵ یانەی وەرشم چاڵ بە شێوازێکی باشتر و جیاوازتر توانم بڵێم لە ساڵی پار ئامادەکاریمان کردووە بە هێنانی چەندین یاریزانی ئاسبەرز، هێنانی گۆڵچێک لە ئێرانەوە. دەستپێکردنەکەمان لە نزیکەی 2 مانگ زیاترە بێت. خۆمان ئامادە کردو بۆ خولی پلەیەکان. ئاماژمان تەنها سەرکەوتنە بۆ خولی پلە نایابەکانی کوردستان بم کۆمەڵە یاریزانە، بم ستافە باشە، بەم هەندێرە خۆشەویستانە کە پاڵپشتەیەکی زۆر باشمانەکەن. ئامادەکارێکی باشمان کردو، سپاس بۆ خوای گەورە. چەندین گۆڕانکاریمان کردو لە یانەکەیە، چەندین یاریزانی بە ئەزمونمان هێناوەتە پێشەوە کە ئاماژمان سەرخستنی یانەکەیە بۆ ریزی گەورەکان کە پلە نایابی کوردستانە. ئەوەش بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک ئیشەڵا ئیشمان لەسەر کردووە. ماوەی هەفتەیەک شەبێت لە چارۆچکەی دوکان کەمپێکی مەشق و ڕاهێنانمان ئامادە کرده بوو. سپاس بۆ خوا یاریزانەکان سوودێکی باشیان لێ وەرگرت، هەم لە ڕووی لیاقە و هەم لە ڕووی خۆشەویستی و برایەتی نێوانیانەوە تەعاملێکی باش کرا. سەرۆکی یانەی وەرزشی چەمچەماڵیش ئاماژە بەوە دەکات لە ئێستادا یانەکەیان لە قەیرانێکی دارایی سەختدایە، بەڵام لەگەڵ ئەوەدا توانیویانە چەند یاریزانێکی نوێ بهێننە نێو ڕیزی یاریزانەکانیانەوە بە مەبەستی سەرکەوتنی یانەکەیان لە خولەکەدا. بەڵام بە حەقەتەوە ناشارێتەوە یانی وەرزشی چەمچەماڵ بەردەوام لە قەیراندایە. ئەو کۆمەک و هاوکاریانەی کە ئێمە کۆیەکەینەوە بۆ یاریزانانمان بۆ یانەکەمان بۆ هەموو تیپەکانیش یعنی شتێکی ئەوەیە وەکو مستەکنێک وایە هێشتا بیر لەوە نەکراوەتەوە. چەندین جار لەگەڵ ئیداری شایشەدانیشتن بیر لەوە نەکراوەتەوە کە یانەی وەرزشی چەمچەماڵ بێتە ساحێب ژێرخانێکی ئابووری بۆ خۆی کە پێویستی بەم ساڵ و سەدەقەیە نەبێت کە ساڵانە کۆکرێتەوە. و ئەم ساڵ ئێمە بارەکەمان 2 جار و 3 جار قورسە. یانە پلەیەکەکانی کوردستان لە 14 یانە پێک هاتوون، بەڵام بەهۆی کشانەوەی یانەی سۆلاڤ لە پاڵەوانێتێکەدا لە ئێستادا ژمارەی یانەکان بۆ 13 یانە کەم بوونەتەوە. بڕیاریشە لە یەکەم یاری خۆیاندا چەمچەماڵ میوانداری شەقڵاوە بکات. پاش ئەوەی لە ساڵی پاردا یانەی وەرشی چەمچەماڵ توانی خۆی بگەێنێتەوە بە تیپە پلەیەکەکانی کوردستان، لە ئێستاشدا یاریزانانی یانەکە ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی بتوانن خۆیان بگەێنەوە بە تیپە نایابەکانی کوردستان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.